وڵای ئێمە هەڵوێستمان ڕوون و ئاشکرایە حتمەن خی گەورە مافێکی سەرەتایی بە هەموو مرۆڤێک داوە ئەوش مافی بوونە واتە هەر قەومێک هەر گەلێک هەر هۆزێک چ عارەبە چ کوردە چ تورکە هیچ فەزلێسەک هیچ کەسێکی نییە ئەگە کوردێک مافی خۆی هەبێ و عارەبێکێتی و تورکێکێتی و ئینگلیزیەکێتی ئێمە بەڕاستی داوا دەکەین بە هیچ جۆرێک شەڕ ناکرێت چونکە شەڕ بەرهەمێکی تاڵی هەیە و داوا دەکەین لە هەردوو لایەن سیناریۆی کورد دووبارە نەکرێتەوە لەوەی کەەوە شەڕی ناوخۆ شەڕی براکوژی کرا و لە بەغداش کە بەغداش بەڕاستی تەجروبەیەکی ڕەشی هەیە کە ناوی چۆتە لیستی تیرۆریست و ناوی لیستیرۆ بەوەی کەەوە ئیبادی جەماعی گەلی کوردی کردەوە بۆیە هەردوو لا ئەگە بێت ئەو سیاستە پەیڕەوە بکەم ڕاستی هەڵەیە و ئێمە داوا دەکەین بە دانیشتن و گفتوگۆ بتوان بگەنە یەک بەڵام ئەگەر نەبێ ئێمە بەداخەوە یانیوە ناکەین هیچ کاتێک پشتیوانی زاڵم ستەمکاران نابین کەەوە دیفاع لە گەلی خۆمان دەکەین و دیفاع لە مەزڵمان دەکەین. ئێمە لە فراکسیۆنی گۆڕان و لە بزوتنەوەی گۆڕان لە ڕابردووە لە ئێستا و لایەکێک لە ئامانجەکانی دروست بوومان ئەوە بووە کە تێبایی نێو ماڵی کورد لە هەر چوار پارچەی کوردستان و کورد لە نێو کوردستانی عێراق ئەوە بووە بۆیە پێمان وان نییە لە ژێر هیچ بیانویەکە شەڕی براکوژی یا باڵێن کورد بە کورد دروست بێ و پشتیوانی لە هیچ ئاشوب و فیتنەیەک ناکەین نە لەم سنوورەوە نە لە هیچ سنوورێکی تر بەڵکو پشتیوانی یەکڕیزی و یەکتیمی گەلی کوردین لە هەرێمی کوردستان و لە تەواوی ناوچەکە. ئێمە تەمە ناکەین گرفتی سیاسی لە نێوان هیچ لایەنە سیاسیەکانی کوردستان چ لە باکوور چ لە باشوور چ لە ڕۆژاوە دروست نەبێ و هەوڵە دەین هۆکارێکی خەیری بین بۆ لێک نزیک بوونەوەی ئەو لایەنانەوە تەمەنا ناکەین هیچ گرفت و ئاشوبێک نە لەم ناوچەوە لە نەتەواوی ناوچەکانی تری هەرێمی کوردستان ڕووبات.